سڵاو قوتابیانی ئازیز من مامشۆگار پسپۆڕی بابەتی کیمیا بۆ جاری چوارەم لەگەڵتان دەبم لە کیمیای پۆلی دەیەمی زانستی. لەوانەیە ڕابردوو لە مەردەکانی نووسینی هاوکێشە هاتینەوە، یعنی دەرسی ڕابردوو باسی چما کرد، باسی هاوکێشە چییە، کارلێکی کیمیایی چییە، چۆن کارلێکە کیمیایی دەناسینەوە، نیشانەکانی کارلێکی کیمیایی چین، هەموو ئانەماخین گوتمان چوار جار نیشانەی کارلێکی کیمیاییمان هەیە، چۆن دەیناسمەوە کە کارلێکەکی کیمیایی ڕوویدایە، وەکێ گوتمان گۆڕانی ڕەنگە، پەیدابوونی گازە، پەیدابوونی نیشتووە یاخود گەرمی و ڕووناچی پەیدا دەبێت. لێرە ئێستا ئەوە بەشە هەرە گرنگەکەیە کە ئەمە پێویستە زۆر جوان گوێی لێ بگرین، زۆر جوان فێری ببین، چونکە دەبێتە پشتمان لە پۆلی 11 لە پۆلی 12. مەرجەکانی نووسینی هاوکێشەی کیمیایی چینە؟ پێش ئەوەی کە من دەست بە هاوکێشە کیمیایی بکەم بێم دەست پێ بکەم هاوکێشە کیمیایی بنووسم دەبی ئەمن ئەو بابەتانەی کە لە بەندی ڕابردوو خوێندیتم نووسینی شێوگی کیمیایی ئەوانە زۆر بە جوانی بزانم، هیچ کێشەم نەبی لە نووسینی شێوگی کیمیایی. لۆ چونکە نووسینی کارلێکی کیمیایی زیاتر پێویستی بەوەیە کە شێوگەی ڕاست و دروستە نووسیبی، یا ئەو مادانێک کە ئەتوو دەینووسی پێشووتر یعنی لە تاقیگە تاقی کرابێتەوە زانایەکان ئیشیان لەسەر کردبی. بۆ نمونە ئەگەر باسی ئاو دەکەم ئەتوو ینی ڕاستێکی زانرا پێشامدا نەوەکە ئاو بنووسی مەسەرەن HO یان OH بنووسی، ئاو فێربووینە ئاو H2O'ە کەواتە ئاو چی ئاو شێوگەکەی H2O'ە دەبی ئەمە بزانم ئەوە H2O'ە و ئەوە ئاوە کێشەی نابیتن. ئەوە یەکەم جار. مادە کارکردوو بەرهەمهاتوەکان هەور دوو چاوج گوتمان ناسراوبن. بەرهەمهاتوەکان زانینی بارە باوەکانی ئۆکسان، زانینی بارە باوەکانی ئۆکسان بەبەستمان لە چیە؟ بەبەستمانەوەی ئەمن بزانم کە هەر یەک لەو توخمانە باری ئۆکسانی چەندە، بۆ نمونە کە دەبی بزانم مەسەرەن H موجب یەکە، مەسەرەن ئۆکسجین سالب دووە، دەبی ئەمن ئەوانە بزانم گۆگرد سالب دووە، ئەوانە هەموو لە بەندی ڕابردوو خوێندرانی لە کارتی نووسینی شێوجی کیمیاییدا. کەواتە پێویستە ئەمن کارکردوو بەرهەمهاتوو شێوگەکانیان ڕاستی زانرا پێشان بدەن بە شێوگێکی ڕاستم نووسیبی هەم کارکردوەکان هەم بەرهەمهاتوەکان، یان هەندێک مادەمان هەیە پێویستە بە گەردی دووگەردی لە بیان نووسم، ئەو گەردە دووگەردی لە یانە دەبی لە بەرکەین هەان لێرکوان نووسمان گەردی دووگەردی لە واتە چی؟ گەردی دووگەردی لە هەفت توخمە بینی لەسەرێ تەماشا لەناو کارلێکی کیمیاییدا ئەو هەفت توخمەمان هەیە پێویستە بە گەردی دووگەردی لە پیان نووسم. گەردی دووگەردی لەواتە چی؟ ینی دوو توخمەکە پێکەوە، ینی من کە دەنووسم هایدرۆجین دەبنووسم گازی هایدرۆجین دەیبنووسم H2 دابی H بەتەنێ بنووسم لەناو کارلێکەکی کیمیایی، نابی H بەتەنیا لەناو کارلێکی کیمیایی بنووسم دەی بنووسم H2 یا بنووسم ئەگە نایترۆژینم هەبوو بنووسم N2 ئۆکسجینم هەبوو بنووسم O2 بەو شێوەیە. یعنی ئەوانە کە دێم کارلێکی کیمیایی دەنووسم ناوی بە شێوەی تخم بنووسین بەوە بە شێوەی لە چۆن لەناو خشتەی خولیدا هەیتمان پێویستە بە شێوەی گەردی دووگەردی لە بیانووسین. ئەو گەردە دووگەردی لە یانە کامەنە ئەو هەفت توخمەنە با هەفت توخمەی پێکەوە لە بەرکەیت هەفت توخم پێکەوە هەفت توخممان هەیە با بڵێن هەر حەوت برایەکە هەر حەوت جینەکە، یعنی چۆن هەر حەوت جینەکە ئەمە چوار هاڵۆجین وەردەگرین، چوار هاڵۆجینمان هەیە فلۆر کلۆر بڕۆمیۆت ئەوە هاڵۆ جینەکان کۆمەڵی حەفدە توخمەکانی کۆمەڵی حەفدە وەبزانام هەمومان لە بەرمان کردیە چوار توخمی سەرەکی کە لە ناو کۆمەڵی حەفدە هەیتمان فلۆر کلۆر بڕۆمیۆت ئەوە پێیان درێن چە پێیان درێن هاڵۆ جینەکان. کەواتە جینەکان هەموو جینەکان هاڵۆ جینەکان چوارن ئەوان کە نایترۆجین ئۆکسجین هایدرۆجین ینی هەموو جینەکان باشە هەمووشیان گازن تەنیا یۆد ڕەقە و بڕۆمی شلە ئەو دووەمە باقی پێنجەکەی تر گاز باشە یاڵە فلۆر کلۆر بڕۆم یۆد ئەوە کۆمەڵی هاڵۆجینەکانن هەر چوار ئەو جینە لەگەر نایترۆجین ئۆکسجین هایدرۆجین نایترۆجین ئۆکسجین و هەتکەواتە هایدرۆجین نایترۆجین ئۆکسجین فلۆر کلۆر بڕۆم یۆد بڕۆم لە بیر نەکەن شلە و یۆدیش ڕقەمە باقی ئەوان دیکەمان هەموو گازن باشە. ئۆکەی ئەوانە لە ناو کارلێکەکی کیمیایی پێویستە بە شێوەی تو بیانووسین یاوێ N2O2 ئەوە شێوەیە بیانووسین باشە. ئۆکەی ئەوە گەردی دووگەردی لە یەکانە لێرە لە وێنەکە دانیشانی دایە هەمەساوە گازی کلۆرە درم CL2 ئەوە گەردە کلۆرە ئەوەش گەردەکەی دیکەیە
بەبەندی هاوبەش بە دوو ئەلکترۆنێکی و ئەلکترۆنێکیوە بەشداریان کردیا لێرە گەردی بڕۆممان هەیە ئەوە بڕۆمە بە دوو گەردی لەنە ئەوە هەردووچیان ئێرە بڕۆمەکە ئێرەش بڕۆمەکەی دیکەیە باشە بەیەکەوە لەو بەرە مەسەرە هەیتمان لێرکانە یۆدمان هەیە بە هەمان شێوە گەردێکی دوو گەردی لێ ئێرە ئای ئەوەشمانەیە ئای ئەو پێ دەرێن یۆد کاتە گەردە دوو گەردیلەکان یعنی دوو گەرد یان لە دوو توخۆیان پێکەوە مەسەرەن دوو هایدرۆجین دوو کلۆر دوو بڕۆم بۆ شێوەیە پێکەوە دایانووسین باشە زام هیچمان لێرە مابۆ توخمانەی کە بە شێوەیە گەردی دوو گەردی لە دەنووسی ئادی ماوەستا توخمەکانی دیکەی خشتەی خولی توخمەکانی خشتەی خولی ئەوانە هەر بە خۆیان کوونە لە ناو خشتەی خولی ئیلا ئەو حەفتە بە تو دایانووسم ما باقی توخمەکان بە ئاسایی وەکو خۆی کو لە خشتەی خولی هەیتمان بەو شێوەیە دایانووسم کە دەرێم ئاسن FE هەر لە ناو کالێج کیمیایی بە FE دەینووسم ئەگە دەرێم کاربۆن هەر کاربۆن دەنووسم هیچ توی لۆ زیاد ناکەم هەموو توخمەکانی دیکە دوو توخمی دیکەمان هەیە کە ئەو دوو توخمەش گرینگە بەڕاستی لە ناو کالێج کیمیایی ئەگە دەیانووسم گۆگرت لەگە فسفۆر گۆگرت گەردی هەشت گەردی لەیە فۆسفۆرش گەردی چوار گەردی لەیە مەبەستم لە گەردی هەشت گەردی لە چۆنە بانم پێن ڕەنگە چکەم بداتێ باپام باش چۆنە یاڵە بە گۆگرد بنووسم گۆگردێک یەکە چیدی لێرە یەکی دی لێرە یەکی دی لێرکانە باشە ئەدەینە خوارێ ئەو چەند 1 2 3 4 ئۆکەی یەکی دی لێرە 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 ئەوش لێرکوان چەند 1 2 3 4 5 6 7 هەشت گەردی لە گۆگرد بەو شێوەیە هەیتمان باشە لێ گۆگرد گەردی هەشت گەردی لەیە فسفۆریش گەردی چوار گەردی لەیە توخمەکانی خشتەکە دووبارە دەکەمەوە توخمەکانی خشتەکە حەفت توخمەکە حەفت دورایەکە حەفت جینەکە ئەوانە بەدگەردی دووگەردی لە دایانووسم بەڵام کە دێمە سەر گۆگرد دەبی بە گەردیاش گەردی لە بچم واتە ئەگەر گۆگردم نووسی کارلێکەکی گۆگردم نووسی نابی گۆگرد خۆی تەنیا بنووسم دەیبنووسم هەشت لەگەڵ مەسەرەن ئۆکسسیجین بوو کە با لەگەڵ سۆدیۆم بکەین دەبیتە چ دەبتە Na2S بەو شێوەیە بەڵام کە هاوسەنجی دەکەم لەوبەر هاوسەنجەکەم هەشت گەردی لە لێرکواندا دێم لەبەر خاتری گۆگردەکەەوە دواتر لە هاوسەنگکردنی هاوکێشە دەیخینین لۆی بارستەکان یەکسامن کاتە گۆگرد لە ناو هاوکێشەی کیمیاییدا پێویستە بە هەشت گەردی لە بینووسم کە ئەوانمان بە دوو گەردی لە دەنووسیم ئەگە بێمە سەر فسفۆر بە گەردی چوار گەردی لە دەنووسرێت گەردی چوار گەردی لە چۆنە گەردی چوار گەردی لە گەردی چوار گەردی لە تەمەشاکەن فۆسفۆر پی لێرکانش پێکی دیکەمان هەیە بەو شێوەیە ئەو دوو بەو شێوەیە هەڕەمەکمان بنکە سێگۆشە لۆ دەردەچی ئەو هەڕەمە بنکە سێگۆشەیە ئەگەر تۆزێک جوانیکەین ئاوێلەکەین ئەوە هەم نەبێ باشە کەواتە شێوەی فۆسفۆر بۆ شێ بەڵام فۆسفۆرەگە لە ناو کارلێج کیمیایی دەینووسم دەیبنووسم P4 مەسەن لەگەڵ ئۆکسسیجین دەبتە P2O4 بەو شێوەیە ئەجا هاوکێشەکە دواتر تەواو دەکەین و هاوسەنجەکەین ئەری مەلمهم یانی بام گرنگترین شت ئەوەیە کامە ئەو توخمانە لە ناو ئەگەر بێت و کانزاکانی هەموو خشتەی خولی بوون کانزاکان ئەوان هەر بە شێوەی خۆیان دەنووسم مەسەن سۆدیۆم هەر دەنووسم Na تەواو مەسەلا ئاسن هەر دەنووسم Fe کاربۆن هەر دەنووسم بەڵام کە گەیشتمە گۆگرد و فۆسفۆر گۆگرد دەیبنووسم S هەشتەکی لەبن بکەم فۆسفۆر دەیبنووسم P4ەکی لەبەردەم بکەم ئەگەر بێمە سەر حەفت برایەکەش ئەوانش بە گەردی دوو گەردی لە دایانووسین و تەواو تێگەیشتین ئەوە هێشتا ئەمە دەستمان بە ئەوەی نەکردیە بە نووسینی هاوکێشە نەکردیە دیسان دووبارەی دەکەین و پێویستە یاسای کاری بارستە بێتە یاسای کاری بارستە ئەوەیە کە چەند توخمەکان لەو کارکرد و چەند دانم هەیە لەو توخمە لەبەر هەمیش ئەو توخمان بەبی چونکە بارستە لە ناو ناچێ و دروست نابێتن بارستەی مادە کارکردوەکان یەکسانە بە کۆی بارستەی مادە بەرهەم هاتووەکان لۆچکە گەردی لە دروست ناکرێ لە ناویش ناچێتن ئۆکێ ئەو جەمە لێ ئەوەی بزانم یعنی هەتاوەکو بارستە بابرێن کۆی بارستەی کارکردو بەرهەمهاتوو یەکسامی پێویستە هاوکۆڵکە بەکاربێنم هاوکۆڵکە چییە؟ هاوکۆڵکە ژمارەیەکی بچووک و تەواوە یعنی چ تەواوە یعنی کەرت نەبی یعنی پۆینت نەبی مەسەن 2 پۆینت شتێک یان یەک لەس
مەسەن بەو شێوەیە ژمارەی تەواوی مەسەن 2 بەتەنێت 3 بەتەنێت 4 بەو شێوێ هەمان بێ ئەو پێدرێن هاوکۆلکە لەکوێ دەنووسێت لە بەردەمی هەر شێو یان لە پێشی هەر شێوگەک دەنووسێت بۆ نمونەگەر هەمان بی H2 COO2 با بڵێنەوە کارلیکە چی کیمیاییە دەبیتە H2O ئەگەر هاوسەنجی بکەم دووەک لێرە دادەنێم لەبەر چی لەوەی دوو ئۆکسجینم هەبێت چکە لەوبەر دوو ئۆکسجینم هەیە بەس هایدرۆجین دوو جاران دوو بۆ چار ئەو دوای فێر دەبین لە کاتی هاوسەنگکردنی هاوکێشە ئێستا عفۆ چارنە ئەوە نە ئەو چارنە ئۆکێ تەمەشا H2 دووەچ دادەنێم چکەتە لەوبەر بتە چار دوو چکە دەبیتە چار عفوم کرد دوو جاران دوو دەکات چار باشە لەوبەرش دوو جاران دوو چار ئێستا کۆی ژمارە گەردیلەکانی هایدرۆجین لەو بەرە چوارە لەو بەرشمان چوارە ئۆکسجین ئەو دووە هاوکۆلکەیە کە لە بەردەم دەینووسم کە لە بەردەمیان دەینووسم ئەو دووە ئەوە پێی دەرێن هاوکۆلکە هاوکۆلکە ئەو جەمە زۆر ناوی لێ دێنێم لەو هاوکۆلکەیە هەندێک جار پێی دەرێن مۆڵ یانی دەتانم پێ برێم دوو مۆڵ ئاو پێی درێم مۆڵ یا هەندێک جار کە دەگەینە بەندەکانی دواتر لە ساڵێکی داهاتوو مەسەن دەخینی لەباری قەبارەی گاز و شتەکان لەوێ کە باز دەکەین ڕێژە مۆڵیمان پێی دەرێن ڕێژە مۆڵیەکانیش یان پێشی دەرێن قەبارە بە قەبارەژە تامنایی بم کەواتە ئەوە لە هەر بارودۆخێکدا ئیشی خۆی دەکات بەخۆی ڕێژە مۆڵیەکانت باشە هەم ڕێژەی مۆڵیە بەڵام ناوەچیان هەیە ئەوانە بەعام پێی درێن هاوکۆلکە لە چێ دەنووسێت لە بەردەمی هەر شێوگێک یان هەر توخمێک لە کارلێکە چکیمیایی دەنووسێت کەواتە بۆ ژمارە دەرێن هاوکۆلکە ئەدی ئەوە چییە؟ ئەوە ناوی چییە؟ ئەوە ناوی ژێرە ڕەنووسە ژێرە ڕەنووس نابی تێکەڵەکەین باشە؟ نابی تێکەڵەکەین بەوەی دەڵێم چ دەڵێم هاوکۆلکە تەمام؟ ئۆکەی ڕەنووسێکی بچووک و تەواو لە بەردەمی شێوگەکە دەنووسێەوە باسم کرد باشە ئەو شەرحەکە بوو ئەوجا دارچکە لێ دێن ئەوەی لێ دێن ئۆکەی ئەگەر ئەم هاوکۆلکانە ئەو هاوکۆلکەی ینی مەسەر هەندێک شوێن هەیە هاوکۆلکەی نەنووسرایە بۆ منە لێ هاوکێشێ لێرە هیچ نییە کاتە یەکە باشە ئەگە نەنووسرا بوو هیچ نەنووسرا ئێستا لێرکوانە ژمارە چوار نووسرایە کەواتە هاوکۆلکەی ئاوەکەم لێرکوانە چوارە یان چوار گرد ئاو یان چوار مۆڵ ئاو لەو بەرێتتانم پێ برێم ئێرکوانە کە هیچ نیاوەتە هاوکۆلکەکەی یەکە ئەگە هیچ نەبوو یعنی یەکە باشە ئەگە تەمشای ئەو هاوکێشەیە بکەم تەمشە لێرکوانە هیچ نەنووسرایە ئێرە کەواتە یەک گرد لە دوانە کڕۆماتی ئەمۆنیۆم هەیە لێرە هیچ نەنووسرایە کەواتە یەک گرد یان بابرێن یەک مۆڵ یەک گرد لە ئۆکسیدی کڕۆمیسیانیم هەیە لێرکوانە دەرێم چوار گرد ئاو یان دەتان برێم چوار مۆڵ ئاو لێرە لە هاوکێشەکە پەیدا بووە لێرکوانە ئەوە یەکە کەواتە یەک مۆڵ گازی نایترۆجین بەو شێوەیە زانیمانەوە بزانام تاوا تێگەیشتین ئەو ژمارە بچووکانەیە کە لە تەنیشت هەر شێوگێک لە سەرەتا هەر شێوگێک دەنووسرێتن پێی دەڵێن هاوکۆلکە ئیشی ئەو هاوکۆلکەیە چیە ڕێژەی گردی هەر توخمێکمان نیشان دەدات دێنە سەر هاوکێشەی کیمیایی دوو بەشە وشە هاوکێشە و لەگەڵ شێوگە هاوکێشە یەکەمان بخۆینەوە ئۆکێ بە دوو شێوە دەتوانم هاوکێشە بنووسم ئەم شێوەیەکی تریش دەرێم وشە هاوکێشە ئەوە شێوگە هاوکێشە ڕستە هاوکێشە چییە بەدەق ڕستەکەت لەو دەنووسیتن بەدەق دەرێ ئەو دەقا بگۆڕەلۆ هاوکێشە بەس بازارە فێربین هاوکێشە بنووسین جاری با بزانین وشە هاوکێشە چییە شێوگە هاوکێشەش چییە ئەو کات جیاوازیان دەکەین یاڵە نووسینی هاوکێشەی کیمیایی ئۆکێ نووسینی هاوکێشەی کیمیایی خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە یەکەم جار وشە هاوکێشە تەماشا ئەو هاوکێشەیە کە کارکرد و بەرهەمهاتۆکانی بە وشە دەربڕدراون بە وشە پێمان دەرێ فڵان لەگەر فڵان مەسەن گازی هایدرۆجین لەگەر گازی ئۆکسجین کارلێکیان کرد گەردێک ئاویان پێکینە ئەوە گەردی ئەوە بە وشە دەری دەبڕن باشە واتە وەسفی هەیە یعنی بە وشەی دەربراو تەنها
واتای وەسفی یانی بەس پێمان دەرێ ئەوە لەگەڵەوەی کارلێکی کردو ئەومان لۆ پەیدا بوو هیچ بڕە ڕێژەیەکانمان نیشان نادا یعنی پێمان ناڵێت چەند گرد لە گازی هایدروۆژین چەند گرد لە گازی کلۆر کارلێکیان کردلەوەی کلۆریدی هایدروۆژین پەیدا بکەن هیچ ئەو شتانەمان پێ ناڵێت تەنیا پێمان دەڵێ وەسفی یا کارلێکەکە دەکا فلان لەگەر فلان کارلێکی کرد تەمام ئۆکێ نمونەی میثان کاتێک مەسەلەن ئەگەر ئەو کارلێکە ئەو ڕستەیە بابرین ئەو ڕستەیە بگۆڕم لە هاوکێشە یە سەرەتا دەیکەینە وشە هاوکێشە دواتر دەیکەینە شێوگە هاوکێشە باشە بە کاتێک میثان لە هەوادا دەسووتێت لەگەڵ ئۆکسسیجین ئەوە غازی ماڵان بوو میثان کە غازەکە پێ دەکەین گازی میثانەکە پێدەوی باشە کاتێک میثان لە هەوادا دەسووتێت لەگەڵ ئۆکسسیجین یەک دەگرێت و دوان ئۆکسیدی کاربۆن و هەڵمی ئاو پێک دێنێت بە هەر بە خۆمان بیکەینە ڕستە چی پێکەوە کارلێک دەکەن گازی میثان گازی میثان ئەو گازی میثان لەگەڵ چێ لەگەڵ ئۆکسسیجین دەسووتێ لەگەڵ گازی ئۆکسسیجین دەسووتێ چ پێک دێنێتن دوان ئۆکسیدی نابی ئەوەی بنووسم بەڕاست من بسڕمەوە یەک دقە تمام مثلا دەرێم بە کوردی دەینووسم یانی دەرێم بە وشە گازی میثان لەگەڵ گازی ئۆکسسیجین گەڵ گازی ئۆکسسیجین کارلێک دەکات بۆ بەرهەمهێنانی چە کاربۆن گوان ئۆکسیدی کاربۆن و هەڵمی ئاوها هەڵمی ئاو یعنی یانی H2O دیسانم تێکچوو دەنووسم هەڵمی ئاو لەگەڵ چێ دیسان لەگەڵ گازی دوانۆکسیدی کاربۆن دەنووسم گازی دوانۆکسیدی کاربۆن باشە ئەوە چیە ئەوە وشە هاوکێشێ بە وشە دەبڕم گازی میثان لەگەڵ گازی ئۆکسسیجین کارلێک دەکەن و هەڵمی ئاو لەگەڵ دوانۆکسیدی کاربۆن پێک دێتن باشە بەس ئەوەندە هیچ بڕە ڕێژەیەکانمان نیشان نادا بەس پێمان دەرێ ئەوانە بریتین لە کارلێک کردووەکان ئەوانەش دەبنە مادە بەرهەم هاتووەکان باشە ئەو مادە بەرهەم هاتووەکان و مادەکار بەس ئەوەندەمان پێ دەرێت چێ کارلێک دەکات چێ بەرهەم دێ هەر ئەوەندە بە کوردی باشە بسڕینەوە بێم هەمان ئەو شتە بکەمە شێوەکە ئەوە گازی میثانەکەی ئەگەر دەسووتێتن لە هەوا با بێم ئەوەی کە تازە گوتمان بیکەینە هاوکێشە بینوسم باشە چ بوو گازی میثان ئەو گاز میثانە CH4 مادەم گازە لە ناوی دووکەوانە دەنووسم گاز باشە لەگەڵ چێ لەگەڵ گازی ئۆکسسیجین بەبیرمان دێ گوتمان حەفت برایەکە نەبی لە هاوکێشە بە مەسەن بەس بنووسم ئۆکسسیجین وازی لەبینم دەبێت چی لەگەر بنووسم دەبی بنووسم O2 چونکە ئەوانە گەردی دووگەردی لێنە کارلێک دەکەن بۆ بەرهەمهێنانی چە ئاو گازی دوانە ئۆکسیدی کاربۆن هەڵمی ئاو یعنی H ئەو جەوە دەرێن گاز دەبی لە ناو دووکەوانە گازی لەمسوی H2O و گاز یعنی هەڵمی ئاو باشە ئەگوتی هەڵمی ئاو یعنی ئاو دەنووسی لە بەردەمی ناو دووکەوانێ بچوو PTG ئینگلیزی دەکەیواتە گاز لەگەڵ چێ لەگەڵ CO2 گاز پەیدا دەبێت CO2 گاز لێرکانە ئەویشمان هەر گازە ئەو جێوە نە بچووکانەوە چوان نووسیمان گوتمان ئەوانە بریتینە لە چ بازارش کە تەماشاکەین و ئەو جێ بچووکانە ئەوە کە نووسیتم لێرانە ئەو دیاردەی ئەوەیە کە ئەوەکەم گازە باشە مادەکەم گازە ئەوە ئێستاوە شێوگەچ کیمیایی ینی بابرێم هاوکێشە بە شێوگەم نووسە بەڵام هێشتا نەبوویتە هاوکێشە چی تەواو هێشتا نەبیتە هاوکێشە ئەو شێوگە هاوکێشە واتە بەس دەربڕین بە ئێمە شێوجی کیمیایی بەس ئەوەندە بەڵام کەینێ دەبیتە هاوکێشێتەوە کە ئەگەر بێت و یاسای کاری بارستە بێتە دی یاسای کاری بارستە چۆن دێتە دی یاسای کاری بارستە پێویستە کارلێکەکەم هاوسەنگ بکەم بام هەر لەسەر ئێرە هاوسەنجی نیشان بدەین ئۆکەی کو هاوسەنجی بکەم هاوسەنگکردنەکەم لۆ چێ یعنی بزانم لەو هەتە یاسای کاری بارستە بێتە دی یاسای کاری بارستە چێت دووبارێکەینەوە بارستە لە ناو ناچێت دروست نابێت لە هیچ کارلێکە کیمیاکاندا پێویستە مەسەن لێرە چەند کاربۆنم هەبی لەو بەرش ئەوەندە کاربۆنم هەبی بەو شێوە لێرە یەک کاربۆنم هەیە لێرەژ یەک کاربۆنم هەیە کێشەمانە هایدروژین لێرە چارە بەڵام هایدروژین لەو بردووە ئەم من دێم چ دەکەم دێم بە عاقلی دووەک لۆ
ئێرە زیاد دەکەم هیوایە دەچی دەستکاری ئێرە دەکە ئێرە بە هیچ شێوەک نابی دەستکاری بکرێ ئەمە کە هاوکۆڵکە زیاد دەکەم کە هاوسنگ دەکەم ئیلا دەبی ئەو شوێنە تەنیشت یان برابرێن پێشی شێوگەکە ژمارە زیاد کەم یان ژمارە کەم هەر ئەوەندە ئێستا بۆ چار هایدرۆژین ئۆکسسیژینمان چەندە لێرە ئۆکسسیژین دووە لەو بەر دوو دانم لێرە هەیە ها کۆم هەیە لە بینیان لێرکوانش دووماندانە ئەو دۆ ئەوەشە ئەو دوو چۆن لۆ ئەوەیە بۆ ئەوشە بۆ هەردووچانە دوو ئۆکسسیژین بە دوو ئۆکسسیژین چار ئۆکسسیژین بەڵام لەوبەری دوو ئۆکسسیژین وەیە کاتە دوو لێرە زیاد دەکەم ئەوە لاکردی هاوسەنگکردن باشتر فێرتان دەکەم بەڵام لێرە ئەمە لێرە ئەو کاتە ئێستا بوو بە هاوکێشەیەکی تەواو بوو بە هاوکێشەیەکی تەواو ئێستا ئەو ژمارانم کە دانا بارستەکاوەچ یانی چار هایدرۆژینم لەوبەر هەیە لەوبەری چوارم هەیە چوار ئۆکسسیژینم لەوبەر چوار ئۆکسسیژینش لەوبەر یەک کاربۆن لەوبەر یەک کاربۆنیش لەوبەر ئەوە پێی دەرێم هاوکێشەی کیمیاییەکەوە تا دوو شتی جیاواز هاوکێشەی کیمیایی چیە و شێوگە هاوکێشە چیە تەڵەبە و دوێلی تێک دەچی شێوگە هاوکێشە چیە و هاوکێشەی کیمیایی چیە کە گوتم هاوکێشەی کیمیایی یعنی دەوی بە هاوسەنگەوە بی یعنی دەوی بە هاوکۆڵکەکانم نووسیبی لە ناوی ینی بارستەی تەواو ینی کارکردو بەرهەمات و هەمان بارستە بن بەڵام کە دەرێم شێوگە هاوکێشە مەرزنی هاوکێشەکەم هاوسەنگ بی بەس شێوگەکانم نووسیە و تەواو باشە ئۆکێ کلێنیشی بکەین یاسای پاراستنی بارستە بێتە دێم ئەو لێرە هاوسەنگمان کرد ها هاوسەنگەکە لێرکانە توزەچی بکەین هەندێک ئاجانتر دیاربی تەم شایلەکەم لێرە یەک کاربۆنمان هەیە لەو بەریژێک کاربۆنمان هەیە چار ئۆکسسیژینمان هەیە لەو بەری چوار ئۆکسسیژین لێرە چوار هایدرۆژین لێرە چوار هایدرۆژینمان هەیە ئەها بە شێوەی گەردەکان لۆتیشی کردیە بەجوانی کارلێکەکە بە نمونەی گەردی هاوکێشەی هاوسەنگ خۆی دەنوێنێ ئێستاەوە شێوگەچی گێ بابرێم هاوکێشە چی بە شێوگی هاوسەنگە باشە تاو ئێستا بوو بە هاوکێش کە هاوسەنگت کرد دەبی بە هاوکێشە لە هەمووی گرنگتر لە ناو هاوکێشەدا ئەو هێمایانەیە کە لە هاوکێشێکی میاییدا بەکاردێ بزان بەس بۆندێ ڕابگەین زۆر باشە ئەوانە چێ بە ئەمنەوە ببەمە سەرەوە هێماکاریانە لێرە بەخۆم لۆت بکەم ئەو با ڕشکەینەوە قەلەمەکە مۆر عەفوم ئۆکێ لە ناو هەر هاوکێشەیەکی کیمیاییدا پێویستە بارە فیزیاییەکان بنووسین بارە فیزیاییەکان چیە پێمان دەڵێن مادەکە لە چ دۆخەکە بۆ نمونە ئەگەر مەسەلەن هەر هاوکێشەکەی تازە بینمەوە مەسەلەن CH4 جیمان لێرە کرد لەگەڵ O2 جیەکشمان لێرە کرد بووە CO2 جیەکمان لەبەر دەمی کرد لەگەڵ H2O جیەکشمان لێرە لە بەردەمی کرد ئێستا معنای وە چیە یعنی ئەو جیانەکە لێرە دەینووسم ئەوانە یعنی بە من دەرێن دۆخی فیزیایی مادەکە بریتە لە گاز ئەو دۆخی فیزیایی مادانە گازن باشە ئەوە معنای چیە ئەوە ئەو تیرە کە لێرە دەینووسم لە بینی کارکردو بەرهەم هاتووەکان ئەو مەبەستمانوێ ئەنجاممان دەست دەکەوێت ئەنجام مەبەستمانوەیە ئەنجامم دەستکەوت باشە هەندێک جار کارلێکەکەم لەسەری مەسەلەن دەنووسم سفر پلەی سیلیزی باشە سفر پلەی سیلیزی دەنووسم یعنی ئەو کارلێکە لە سفر پلەی سیلیزی ڕوودەدا یان مەسەلەن 500 پلەی سیلیزی نووسە یعنی ئەو کارلێکە ڕوودەدات لە پلەی گەرمی 500 پلەی سیلیزی هەندێک جار لە باتی پلەی گەرمی ئەمن سێگۆشەک دادەنێم یعنی ئەو کارلێکە ڕوودەدات بە گەرمکردن یان لێک هەڵدەوەشێت بە گەرمکردن باشە بۆ نمونە AgOمان هەبوو AgO ئۆکسیدی جیوێ دوانی کە هەڵدەوەشێت بە گەرمکردنەها ئەوە ئەمن یاگە بخێنمەوە بە گەرمکردن دەبتە HgCO2 باشە GCO2 ئەوە نیشانەی چیە ئەوە نیشانەی گەرمکردنە هەندێک نیشانەی دیکەمان هەیە مەسەلەن دەنووسێت لەسەر تیرەکە لەسەر تیرەکە بۆمنی نووسیا بابی کەمە ڕەنگە چکەلەوەی زەرد بسام جوانە MnO2 MnO2 مەبەستمان لە MnO2 چیە MnO2 واتە کارەی یاریدەدەر کارەی یاریدەدەر کارەی یاریدەدەر چیە یعنی ئەوە ئیش ئەوەیە بەس کارێکەکەم لە خێراکە دوای پێناسەکان ئیش ئەوەیە کارێکەکە لە بەرەوەی لە جیاتیەوەی مەسەن کارێکە بە 5 خولەک ڕووداوە لێ دەکات بە 2 خولەک ڕوودا باشە ئەوەیە ینی بەس ئیش ئەوەیە کارلێکەکەم لۆ خێرا دەکاتن هەندێک هێمای دیکەمان هەیە لە ناو هاوکێشە دەینووسین بە ئەوانە ڕشکەمەوە هەندێک هێمای دیکەمان هەیە بۆ نمونە ئێسی بچووک
ئێسی بچووک ئەو ئێسە لە ناو دووکەوانە بوو ئەوە یعنی مادە چ ڕقە مادەی ڕقە یا هەندێک جار ئەوها ئەو سەرە سەحمەکە بۆ خوارەوە یعنی نیشتوو باشە نیشتوو بۆ خوارەوە هەندێک جار ئەوە گوتمان ئەوە هێمای جیواتە گاز باشە هەندێک جار ئەو هێماش بۆ گاز بەکاردێ ینی بوو بە گاز و دەرچوو لە دەفرەکە ڕووی لە سەرێبی گازە ڕووی لە خوارێبی نیشتووە باشە چی دیکەمان هەیە ئەی کیومان هەیە ئەی کیو بە سمۆڵی ئەو ئەی کۆ یعنی ئاوە گیراوە یعنی مادەکەم ئاوە گیراوە یعنی مادەکەم لە ئاودا تواندێتەوە ئاوە گیراوە چی هێمای دیکەمان هەیە ئەوە نیشتوو ئەوە ڕق گاز لۆ سەرێ شەر گازە ئایکیو با تەمەشایە چی بکەین بینە سەر خشتەکەمان ئەوە خشتەکەی لێرکانە ئەوە ئەومان نەخیندە هێمای دوو تیری پێچوانە باشە ئەو گوتمان پەیدابوونی بەرهەم یعنی ئەنجام ئەوە یعنی کارێکی پێچوانە دوو تیر واتە کارێکی پێچوانە یعنی چ کارێکی پێچوانە یعنی لە هەمان کاتدا مادە کارکردوەکان کە ئیش دەکەن مادەی بەرهەم دروست دەکەن لە هەمان کاتدا لە هەمان دقا مادە بەرهەمەکان بیسان پێکەوە کارلێک دەکەن مادەی سەرەتامان دەدەنەوە جارە چتکە یعنی ئەو کارلێکە بە دوو ئاراستە ڕوو دەدات لە هەمان کاتدا لەبارەی هاوسەنجیدا فێری دەبین بەس ئەوەیە بزانین ئەوە کارلێکەکە پێچوانێ یعنی ئەو کارلێکە چۆن بۆ بەرەو ڕاستەوە بە هەمان شێوە بەرەو چەپیش دێتەوە خوێندمان ئێسمادە ڕقا ئەوە ینی نیشتووە شلمان نەخیندی ئێڵ یعنی لیکوید مەبەستی لە شلە ئێڵ واتە لیکوید مەبەستی لە شلە لە ناو دووکەوانە دەیکەین ئەیکیو گوتمان ینی ئاوە جیرانی مادەکەم لە ئاودا تواوەتەوە جیواتە گاز سەحمەکە لۆ سەر هەر گازە دەلتا نیشانی دەلتا لەسەر ئەوە یان هەندێک جار دەنووسێ وشەی گەرمی مالۆ دەنووسێ هەموو ینی گەرم بوونە هەندێک جار پستان دەنووسێ لەسەر تیری کارلێکەکە لەسەر تیری کارلێکەکە ئەیTM نووسرا بوو یعنی ئەو کارلێکە ڕوودەدات بە پستان لە خۆیەوە ڕوونادات پێویستە پستان بخێتە سەری با بچینە سەرێ پستان یان دەنووسین ئەیTM یان دەنووسیم پستان لەسەر یان سفر پلەیسیلیزی MnO2 دەنووسم ئێستا با بزانین هەموو زانیمان چەند هێمامان هەبوو ئێستا شێوەی ڕاق ئێسا ئێڵ شلە جی گازە بۆ سەرەوە گازە بۆ خوارەوە نیشتووە دەلتا معنای گەرمیە چی دیکە لەسەر MnO2 لەسەر تیرەکە بوو ینی بە کارای یاردەدا ڕوودەدا سفر پلەیسیلیز بوو ینی بە گەرمیە دەلتا ینی گەرمکردن پستان ئەگە وشەی پستان وسراب ینی بە پستان کارلێکەکە ڕوودەدا یان هەندێک جار وشەی 2 ئەیTM 5 ئەیTM یان 100 ئەیTM دەنووسین لەسەر هاوکێشەکە ینی ئەوەندە پستانە بخەمە سەری ئەو جا کارلێکەکە ڕوودەدات ئەو نیشانانە پێویستە کە لە دەقی پرسیار بە تو دەری هاوکێشەکە بنووسە بە شێوگ و بارە فیزیایەکانیش بنووسە ئەگە گوتی هاوکێشەیەکی کیمیایی بۆ بنووسە هاندەر چ بوو تازە باسم کرد هاندەر ئیشی ئەوەیە بەس کارلێکەکەم لۆ خێرا دەکات مادەیەکە خێرایی کارلێکی کیمیایی دەگۆڕێت مادەیەکە خێرایی کارێکی کیمیایی دەگۆڕێت یانی چی لێ دەکات کارلێکەکەم لۆ خێراتر دەکات لەوەی جا هەمیشە لەسەر تیری کارلێک دەنووسێتر باشە کارلێکی پێچوانە باسمان کرد کارلێکی پێچوانە چێ کارێکی کیمیاییە بەرهەم هاتووەکان دووبارە مادەی سەرەتام لۆ دروست دەکەنەوە کارکردوەکان دوو مادەی سەرانیستا لەو کارلەکەی تەمەشاکەم دووبارە ئەو H2 لەگەڵ ئەو Fe3O4 کارلێک دەکات یان یەک دەگریتەوە ئاو ئاسنەکەم لۆ دروست دەکاتەوە بە دوو کارلێکی بە دووەڕاستەی پێچەوانە ئەوکەی بزانم چمانمایە نامێ ئەو شتانە بەجێ بێنین و دەرسیدا بێ هەر هاوکێشەیەکی کیمیایی دەتوانن ڕستەیەک دەربڕێن بۆ نمونە ئەم هاوکێشەی خوار هەندێک جار دەتانم ڕستە ینی بابن شێوگە هاوکێشەیەکمە بیکەمە ڕستە هاوکێشە یعنی بە ڕستە دەری ببڕم ئێستا لێرکان چەند با ئاسانی دایکە من باوکردین تەماشاکە لێرکانە ئەوە شێوگە هاوکێشێکی دایتە من ئەمن دەیکەمە چ دەیکەمە ڕستە دەی خوێنمەوە یعنی ئەو هاوکێشە بخوێنەوە یعنی دەرێم چە دەرێم ئۆکسیدی جیوەی ڕقە تەڕق لێرکان نووسرا ئۆکسیدی جیوەی ڕق ئۆکسیدی جیوەی ڕق کە هەڵدەوەشێت بەچی ئەوە لێرکانە سێگۆشەی لێسەر دەکەین بە گەرمی لێک هەڵدەوەشێت بە گەرمی لێک هەڵدەوەشێت چمان دەداتێ جیوەی شل و
جیوەی شل ئایمان هەیە لێرە جیوەی شل و گازی ئۆکسجین بەرهەم دێنێ باشە یان پەیدا دەکا وشەی بەرهەم دێنێ پەیدا دەکا عادەتەن بۆ بەرهەم بەکاردێن لە بە جۆرێکی کە هەندێک جاری دیکە ئەمە چ دەکەین ئەو جارە مەسەر ڕستە هاوکێشەکمان هەبی ڕستە هاوکێشەکەی ڕستە ئەگەر بەخۆی بەڕستە دابیە من ئەمن بتانم هاوکێشەکەی بنووسم ڕستەکەم هەبی بیکەمە هاوکێشە ئەو ڕستێ گازی ئیثین چیە ئیثینە تو هێشتا فێر نەبووی لە پۆلی 12 شەڵا فێر دەبی ئیثین گازی ئیثین C2H4 بابینوسین گازی ئیثین و هایدرۆژین ئیثین لەگەڵ گازی هایدرۆژین لەژێر پەستانێکی دیاریکە یعنی دەبێ من لەسەری بنووسم پەستان یان پیتی بنووسم پیتی بەبوونی پلاتینە عفومکەن پیتی یعنی پلاتین ئەگەر پیتیمان دیت یعنی ئەو کارلێکە بەبوونی پلاتین ڕوودەدا وەک هاندەرێک یعنی پلاتینیش بۆچی هاندەرێک بەکاردێت یەک دەگرون گازی ئیثان پێک دێنن گازی ئیثان پێک دێن ئەوە چونکە بەندی جووتی هەیە دەتوانین هایدرۆژین بخەینە سەری و دواتر فێری ئەو شتان دەبن لە پۆلی 12 ئۆکەی چمان هەیە گازی ئیثین چێ C2H4 لەگەڵ چێ لەگەڵ بەس ئەوە چیە ئەمە پێی گوتمان چ گۆتی گازە لە ژێری دەنووسم جی لەگەڵ گازی هایدرۆژین لە ژێری دەنووسم جی باشە کارێک دەکەن بۆ بەرهەمهێنانی گازی میثان یان گازی ئیثان C2H دوو دانێ بخەمەسە 6 C2H6 گاز باشە بەڵام دەرێک کارلێکەکە بە پەستان و بەبوونی پلاتین پیتی کاتە لەبیر ناکەین لەسەر هاوکێشەکە دەنووسم پەستان و لە ژێریشی پیتیەکە دەنووسم کە دەرێ بەبوونی پەستان لەگەر کارە یاردەدەری پلاتین ئەو کارلێکە ڕوودەدات تێگەیشتی نوازانم بێ لەسەر پرسی نمونەیە دیارەکاتمان مایە پرسی نمونەی وشە هاوکێشە و شێوگە هاوکێشە و کارێکە کیمیای بنووسە کە لە کاتی تواننەوەی پادەست پێکەی یەکسەر بنووسم تواننەوەی توانەوەی ئۆکسیدی سۆدیۆمی ڕقیە لە با بنووسین شێوگەکان لۆ زۆر پێویستمە شێوک بزانێ ئێستا دەی بزانم بنووسم شێوگی ئۆکسیدی سۆدیۆمی ڕق باشە ئۆکسیدی سۆدیۆمی ڕق هاوکێشە دەنووسین کۆتایی پێدەین ئۆکسیدی سۆدیۆمی ڕق Na2O و ڕق باشە ڕق دەبی بنووسم ئۆکسید سۆدیۆمی ڕق لە ئاودا دەتوێتەوە لەگەڵ ئاو یعنی کە دەرێت لە ئاودا یعنی لە ناو ئاو لەگەڵ ئاو چیە ئاو شلە هەمومان دەزانین کاتە دەوی ئەگەر ئاو نەشیدا بۆ ئەمە دەوی بزانین ئاو شلە باشە بۆ پێکهێنانی ئاوە جیرا هایدرۆکسی سۆدیۆم گیراوە ئاوە گیراوە هایدرۆکسی سۆدیۆم چێ NaOH NaOH ئاوە گیراوە AQ لە تەنیش دەنووسم AQ هێماکار و دۆخی فیزیایی بەکاربێنەوە هێماکار ئەو سەرەتا دەرێت و وشە هاوکێشە و شێوگە هاوکێشە بنووسە ئەلێرە هەر لە جێوی دەنووسم ئۆکسیدی سۆدیۆمی ڕق لێرەش دەنووسم ئاوی شل یان هەر ئاوی بنووسین دەتانین شلە لەگەر دەرین ئاوە گیراوەی هایدرۆکسیدی سۆدیۆم لەوانەی داهاتوودا پێتان دەگەمەوە نمونێ زیاتر لەسەر هاوکێشە کیمیایی شەرح دەکەینەوە بە هیوای سوود